سڵاو لە خوشکان و برایان هیوادارم هەمووتان باش بن. پرسیارم بۆات بوو کە ئایا تەلمود هەمان تۆڕاتە نەخێر. سەرەتا بزانین تۆڕات چییە؟ بە 5 بەشی سەرەکی کتێبی پیرۆز ئەڵێن تۆڕات بە پەیدابوون، دەرچوون، لیڤیەکان، سەرژمێری و دواوتاری موسا کە ئەمە بێتە تۆڕات. وە تەلمود چییە؟ تەلمودیش مەلاکانی جوولەکە یا خاخامەکان کە چوون تەفسیریان لەسەر تۆڕات لێیەوە بەڵێن تەلمود. ئێمەی مەسیحی باوەڕمان بە تەلمود نییە، ئێمە بەس باوەڕمان بە کتێبی پیرۆزەیە خۆشەویستان. و دووەم شتیش لەسەر ئەم دوورگەی ئیپسۆن یا ئەم جیفری ئیپسۆن بەداخۆ زۆر خەڵک لە فەیسبوک ئاەتەکانی تەلمودیان بڵاو کردووە کە کتویانە ئەمانە بەسەرم لە ڕووی ئەم ئاەتانە و شتانیان کردووە کە ئێمە هیچ پەیوەندیەکی بە مەسیحیەتەوە نییە. خۆشەویستان ئەلان زۆر کەسەیە لە کوردستان ئەوە زانێ ئەو کەسانی کە لە ئەوروپا و ئەمریکان هەمویان مەسیحی نەخێر شتی وان نییە. مەسیحی بوون هەروە ئاسان نییە. هەر کەسێک کە بەڕاستی بیوێ مەسیحی بێ ئەبێ یەکەم شت دە فەرمانی موسا جێبەجێکە، دووەم شت ئەگە پارەی هەبێ هەچی پارەکەی بدا بە فەقیر وەژان، ئەوە مەسیحیەتە. و بەداخۆ ئێمانە لە ئاخر زەمانێن منە مەوێ ڕاستیەکیش پێتان بڵێم کە لە 1000 نەفەر 1 نەفەر ئەچێ بۆ بەهەشت. خۆشەویستان زۆر ئاگاتان لە خۆتان بێ، بۆیە پێتان دەڵێم کتێبی پیرۆز بخوێنەوە. ئەگە بڕۆن لە پەندەکانی سولەیمان بەشی 1 ئاەتی 7 ئەڵێ خواترسی سەرەتای زانیاریە. من بەداخۆلان هیچ خواترسیەک نە سەبارەت بە کورد لە هیچ قومێکا نابینم. بۆیە ئەلئانیش ئەو هەموو ئاژاوە هەیە، ئەو هەموو دەڵایە بەسەر عەرزادێ لەبەرەوەی کە مرۆڤەکان گوناحبارن، تکاتان لێ یەکەم دووری بکەن لە گوناح. چکۆلەترین درۆ بکەی، بوختان بکەی، کۆمنتی ناشرین بنووسی، جنێ و بدەی، ئەوانە هەمووی گوناحن تێگەیشتی. ئەبێ زۆر ئاگاتان لە زمانتان بێ خۆشەویستان، زۆر ئاگاتان لە زمانتان بێ. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.